لە شاری ئەولێر خەڵاتەکانی پاڵەوانێتی پایسکل سواری عێراق بۆ کۆمەڵی باکوور بۆ ساڵی 2017 دابەشکرا. دوای ئەوەی کۆمەڵە گیانە و یاریزان سەرکەوتن بۆ چوارگۆشەی زێڕین، بەڵام بابڕای لیژنەی ئۆڵمپی چالاکی وەرشیەکان ڕایگیرا. بۆیە لەو کاتەدا دابەشکردنی خەڵاتەکان بەڕێوە نەچوو. دوای تێپەڕبوونی چەند مانگێک یەکێتی پایسکل سواری عێراق لە مەراسیمێکدا خەڵاتەکانی دابەش کرد کە بەم شێوەیە بوو. لە کچانیانەی نەورۆز پلەی یەکەم و ئەولێریش پلەی دووەم. لە کوڕان و لە ئاستی تازە پێگەیشتوانیان نێگارە یەکەم و پێشمەرگەی ئەولێر دووەم و لە ئاستی لاوانیش ئەولێر یەکەم و بابا گورگوڕ دووەم. لە ئاستی پێشکەوتوانیش یانەی کۆی یەکەم و سۆلافیش پلەی دووەمی بەدەستێنا.